بینەران و بیسەرانی ئازیز، لەم بەشەدا بەشی دووهەم و کۆتایی بابەتێکتان پێشکەش دەکرێت لە ژێرناوی بۆچی سۆسیالیسم لە نووسینی ئالبێرت ئاینشتاین، وەرگێڕانی لە گۆران عەبدوڵڵا. بەشی دووهەم و کۆتایی. ئەگەر لە خۆمان بپرسین کە چۆن دەبێت پێکهاتەی کۆمەڵگە و هەڵوەستی کولتوری مرۆڤ بگۆڕدرێت بۆ ئەوەی ژیانی مرۆڤ تا ئەو جێگەی دەتوانرێت جێگەی ڕەزامەندی بێت، پێویستە بەردەوام ئاگاداری ئەو ڕاستیانە بین کە هەندێک مەرجەیە ناتوانین دەستکاریان بکەین. وەک پێشتر ئاماژەمان پێدا، سروشتی بایۆلۆژی مرۆڤ بۆ هەموو مەبەستێکی کردەیی جێگەی گۆڕانکاری نییە. جگەلەوەش پێشکەوتنە تەکنەلۆژی و دمۆگرافیەکانی چەند سەدەی ڕابردوو هەلومەرجێکی دروست کردووە کە لێرەن بۆ مانەوە. لە دانیشتوانی تا ڕادەیەک چڕدا ئەو کاڵایانەیان هەیە کە بۆ بەردەوامی بوونیان پێویستن. دابەشکردنی کارێکی زۆر و ئامێرێکی بەرهەمهێنانی زۆر ناوەندی زۆر پێویستە. ئەو زەمانە بۆ هەمیشە تێپەڕی کاتێک ئاور دەدەینەوە پێمان وایە سەردەمێکی نمونەیی بووە کە تاکەکان یان گروپە تا ڕادەیەک بچووکەکان دەیانتوانی بە تەواوی خۆبژێ بوون. زیادەڕەوی نییە ئەگەر بڵێین مرۆڤایەتی لە ئێستادا کۆمەڵگایەکی هەسارەیی بەرهەمهێنان و بەکاربردن پێکدێنێت. ئێستا گەیشتومەتە ئەو ئاستەی کە ڕەنگە بە کورتی ئاماژە بۆ بکەم کە چی بۆ من جەوهەری قەیرانی سەردەمی ئێمە پێکدێنێت. پەیوەندی بە تاکی کۆمەڵگاوە هەیە. تاک لە هەموو کاتێک زیاتر هۆشیار بووە لە پشتبەستن بە کۆمەڵگا. بەڵام ئەم وابەستەیە وەک سەرمایەیەکی ئەرێنی، وەک پەیوەندیەکی ئۆرگانی، وەک هێزێکی پارێزەر ئەزمون ناکات، بەڵکو وەک هەڕەشەیەک بۆ سەر مافە سروشتیەکانی یان تەنانەت بۆ بوونی ئابووریەکەشی. جگە لەوەش پێگەی لە کۆمەڵگادا بە جۆرێکە کە پاڵنەرە ئیگۆییەکانی ماکیاژەکەی بەردەوام زەختر دەبنەوە لە کاتێکدا پاڵنەرە کۆمەڵایەتیەکانی کە بە سروش لاوازترن وردە تێک دەچن. هەموو مرۆڤەکان هەر پێگەیەکیان لە کۆمەڵگادا هەبێت بەدەست ئەم پرۆسەی تێکچوونەوە دەناڵێنن، بەبێ ئەوەی بزانن دیلی بەکەم سیرکردنی خۆیانن، هەست بە نائەمنی و تەنیایی و بێبەشبوون لە چێژ وەرگرتنێکی سادەی ژیان دەکەن. مرۆڤ دەتوانێت مانا لە ژیاندا بدۆزێتەوە، هەرچەندە کورت یان درێژ بێت، تەنها لە ڕێگەی تەرخانکردنی خۆی بۆ کۆمەڵگا. ئانارشی ئابووری کۆمەڵگەی سەرمایەداری وەک ئەوەی ئەمڕۆ هەیە بە بڕوای من سەرچاوەی ڕاستەقینەی خراپکاریە. لەبەر چاوماندا کۆمەڵگەیەکی گەورەی بەرهەمهێنەران دەبینین کە ئەندامەکانیان بێوەسان هەوڵ دەدەن یەکتر بێبەشکەن لە بەرهەمی کاری دەستەجەمعی خۆیان، نەک بە زۆر، بەڵکو بە گشتی بە پابەندبوونێکی دڵسۆزانە بە یاسا دامەزراوە باوەکانەوە. لەمڕۆوە گرنگە بزانین کە ئامرازەکانی بەرهەمهێنان واتە تەواوی توانای بەرهەمهێنان کە پێویستە بۆ بەرهەمهێنانی کاڵای بەکاربەر و هەروەها کاڵای سرمایەی زیادە ڕەنگە لە ڕووی یاساییەوە بێت و لە زۆربەی کاتەکاندا مڵکی تایبەتی تاکەکانە. لە پێناو سادەییدا لەم باسەی کە لە دوای ئەوە دێت، هەموو ئەوانە بە کرێکاران ناو دەبم کە هاوبەش نین لە خاوەنداریەتی ئامرازەکانی بەرهەمهێناندا، هەرچەندە ئەمە بە تەواوی لەگەڵ بەکارهێنانی نەریتی ئەو زاراوەیە ناگونجێت. خاوەنی ئامرازەکانی بەرهەمهێنان لە دۆخێکدا کە هێزی کاری کرێکار بکڕێت. کرێکار بە بەکارهێنانی ئامرازەکانی بەرهەمهێنان کاڵای نوێ بەرهەم دەهێنێت کە دەبنە مڵکی سەرمایەدار. خاڵی جەوهەری سەبارەت بەم پرۆسەیە پەیوەندی نێوان ئەوەی کرێکار بەرهەمی دەهێنێت و ئەوەی موچەی پێدەدرێت هەردووکیان لە ڕووی بەهای ڕاستەقینەوە پێوانە دەکرێن. تا ئەو جێگەی گرێبەستی کار بە خۆڕاییە، ئەوەی کرێکار وەری دەگرێت نەک بە بەهای ڕاستەقینەی ئەو کاڵایانەی کە بەرهەمی دێنێت، بەڵکو بە کەمترین پەیداویستیەکانی و بە مەرجی سەرمایەدارەکان بۆ هێزی کار لە پەیوەندی لەگەڵ ژمارەی کرێکاران کە کێبەرکەیان لەسەر دەکەن هەلیکارە. گرنگە تێبگەین کە تەنانەت لە ڕووی تێۆریشەوە پارەی کرێکار بە بەهای بەرهەمەکەی دیاری ناکرێت. سەرمایەی ئەهلی مەیلی چڕبوونەوەی هەیە لە چەند دەستێکی کەمدا، بەشێکیش بەهۆی کێبەرکەی نێوان سەرمایەدارەکانەوە،
بەشێکیش بەهۆی گەشەسەندنی تەکنۆلۆژی و زیادبوونی دابەشکردنی. کار هاندەری پێکهێنانی یەکە گەورەکانی بەرهەمهێنانە لەسەر حیسابی بچووکتر. ئەنجامی ئەم پێشهاتانە ئۆلیگاریشیەکی سەرمایەی تایبەتە کە دەسەڵاتە زەبەلاحەکەی تەنانەت لەلایەن کۆمەڵگایەکی سیاسی ڕێکخراوەوە بە شێوەیەکی کاریگەر ناتوانرێت پشکنینیان بۆ بکرێت. ئەمە ڕاستە لەبەرەوەی ئەندامانی دەستەی یاسادانانەکان لەلایەن لایەنە سیاسیەکانەوە هەڵدەبژێردرێن کە تا ڕادەیەکی زۆر لەلایەن سەرمایەدارە تایبەتەکانەوە پارەیان بۆ دابین دەکرێت یان بە شێوەیەکی تر کاریگەریان لەسرە کە بۆ هەموو مەبەستێکی کردەیی دەنگدەران لە دەسەڵاتی یاسادانان جیا دەکەنەوە. دەرەنجامەکەی ئەوەیە کە نێونەرانی خەڵک لە ڕاستیدا بەڕادەی پێویست بەرژەوەندی چینە کەم دەرامەتەکانی دانیشتوان ناپارێزن. جگەلەوەش لە هەلومەرجی هەبوودا سەرمایەدارە تایبەتەکان بە ناچاری بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ سەرچاوە سەرەکیەکانی زانیاری، پرێس، ڕادیۆ، پەروەردە کۆنتڕۆڵ دەکەن. بەم پێ لە ڕاددەبەدەر قورسە و لە ڕاستیدا لە زۆربەی حاڵەتەکاندا تەواو مەحاڵە کە تاکی هاوڵاتی بگاتە ئەنجامە بابەتیەکان و بە شێوەیەکی زیرەک سوود لە مافە سیاسیەکانی خۆی وەربگرێت. بەم پێ ئەو دۆخەی لە ئابوووریەکەیدا کە لەسەر بنەمای خاوەندارێتی تایبەتی سەرمایە دامەزراوە بە دوو بنەمای سەرەکی تایبەتمەندە. یەکەم، ئامرازەکانی بەرهەمهێنان واتە سەرمایە خاوەندارێتی تایبەتن و خاوەنەکانیان بەو شێوەیە بە قازانجی خۆیان دەگەڕێتەوە هەڵی دەسوڕێنن. دووهەم، گرێبەستی کار ئازادانەیە. بە دڵنیاییەوە ئەمە بە مانای ئەوە نایەت کە بۆترێت کۆمەڵگایەکی خاوێنی سەرمایەداری هەیە. هەروە پێویستە ئاماژە بۆ بکرێت کە کرێکاران لە ڕێگەی خەباتێکی سیاسی درێژخایەن و تاڵەوە سەرکەوتوو بوون لە دەستەبەرکردنی فۆرمێکی تا ڕادەیەک باشترکراوی گرێبەستی کاری ئازاد بۆ هەندێک چین و توێژی کرێکاران. بەڵام بە کۆی گشتی ئابووری ئێستا جیاوازیەکی ئەو توێی لەگەڵ سەرمایەداری پاکدانیە. بەرهەمهێنان بۆ قازانج ئەنجام دەدرێت نەک بۆ بەکارهێنان. هیچ بەڕگەیەک نییە کە هەموو ئەوانەی توانای کارکردنیان هەیە و ئارەزووی کارکردنیان هەیە هەمیشە لە دۆخێکدا بن کە بتوانن کار بدۆزنەوە. تا ڕادەیەک و بەردەوام سوپایەکی بێکاران بوونی هەیە. کرێکار بەردەوام لە ترسی لە دەستانی کارەکەیدایە. بەو پێی کرێکارانی بێکار و کەم موچە بازاڕێکی قازانج هێنەر دابین ناکەن، بەرهەمهێنانی کاڵای بەکاربەر سنووردار و دەرەنجامی پرۆسەیەکی سەختە. پێشکەوتنی تەکنۆلۆژیا زۆرجار دەبێتە هۆی بێکاری زیاتر نەک سوکردنی باری کارکردن بۆ هەمووان. پاڵنەری قازانج بە هاوبەشی لەگەڵ کێبەرکەی نێوان سەرمایەدارەکان بەرپرسە لە ناسەخامگیری لە کەڵەکەبوون و بەکارهێنانی سەرمایەکە هۆکارە بۆ نامۆبوونێکی قوڵ. کێبەرکەی بێسنوور دەبێتە هۆکاری بێکاری زیاتر و پەکخستنی هۆشیاری کۆمەڵایەتی تاکەکان وەک ئەوەی پێشتر باسم کرد. ئەم پەکخستنی هۆشیاریەی تاکەکان بە خراپترین خراپەی سەرمایەداری دەزانم. هەموو سیستمی پەروەردەی ئێمە بەدەست ئەم خراپەیەوە دەناڵێنێت. کێبەرکەیەکی بێتام لە زەهنیەتی خوێندکاردا دەچێندرێت کە ڕاهێنراوە چاوچنۆکانە هەوڵی بە دەستهێنانی سەرکەوتن بدات وەک ئامادەکاریەک بۆ پیشەکەی داهاتووی. من قەناعەتم وایە تەنها یەک ڕێگە هەیە بۆ نەهێشتنی ئەم خراپەکاریە قورسانە، ئەویش لە ڕێگەی دامەزراندنی ئابووریەکی سۆسیالیستیەوە کە سیستمێکی پەروەردەیی لەگەڵدا بێت و ئاراستەی ئامانجە کۆمەڵایەتیەکان بکات. لە ئابووریەکی لەو جۆرەدا ئامرازەکانی بەرهەمهێنان کۆمەڵگا خاوەندارێتی لێ دەکات و بە شێوەیەکی پلان بۆ داڕێژراو بەکاردەهێنرێت. ئابووری پلان بۆ داڕێژراو بەرهەمهێنان بە پێی پێویستی کۆمەڵگا ڕێک دەخات. ئەو کارانەی کە دەبێ ئەنجام بدرێت بەسەر هەموو ئەوانەی توانای کارکردنیان هەیە دابەش دەکات و گارانتی بژێوی ژیانی هەموو ژن و پیا و منداڵێک دەکات. پەروەردەی تاک سەرباری بەرەو پێشبردنی توانە زگماکیەکانی خۆی هەوڵی بەرپرسیارەتی زیاتریش لە بەرامبەر کۆمەلگاکەیدا دەدات. سەرەڕای ئەوەش پێویستە لە بیرمان بێت کە ئابووریەکی پلان بۆ داڕێژراو هێشتا سۆسیالیزم نییە. ئابووریەکی پلان بۆ داڕێژراو وەک خۆی ڕەنگە لەگەڵ کۆی لەکردنی تەواوەتی تاکدا بێت. گەیشتن بە سۆسیالیزم
پێویستی بە چارەسەرکردنی هەندێک کێشەی کۆمەڵایەتی سیاسی لە ڕاددەبەدەر سەختە. چۆن دەکرێت بە لە بەرچاوگرتنی ناوەندگەرایی دوورمەودای دەسەڵاتی سیاسی و ئابووری ڕێگری لە بیرۆکراسی بکرێت کە ببێت بە هەموو هێز و زیادەڕەوی؟ چۆن دەتوانرێت مافی تاک بپارێزرێت و بەو هۆیەوە بەرپەرشدانەوەیەکی دموکراسی بۆ دەسەڵاتی بیرۆکراسی مسەوەگەر بکرێت؟